ئازیزان و خۆشەویستان سڵاتان لێبێت خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیەماندا گفتوگۆ دەکەین سەبارەت بە خۆراک و چاودێریکردنی لیژنەکانی قایمقامیەت بەناو پارێزگای سلێمانی و دەوروبەری کاتا چەند ئاگاداری هاوڵاتیان دەبن و هاوڵاتیان تا چەند هۆشیاریان هەیە لە ئاگادارکردنەوەی لیژنەکان سەبارەت بە هەر کێشە و گرفتێکی ناو دوکان و بازاڕەکان. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن بە میوانداری زۆر بەڕێز کاکە سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی و بەڕێوەبەری خۆراک بە وەکالەت. زۆر بەخێر بێ کاک سۆران سەرچاوەکارم خۆشحاڵم کەم لەم پرۆگرامەیان لەگەڵمانی بۆ جارێکی تر باس و خواز دەکەین سەبارەت بە دوکانەکانی ناو بازاڕی شاری سلێمانی یاخود گەڕک و کۆڵانەکانی ناو شاری سلێمانی. ئەکرێ بڵم لە ئێستادا لە وەرزێکی گەرمادەین کە پێویستە هاوڵاتیان زۆر ئاگادار بن و ئەو خۆراکانش کە لە دوکانەکاندا هەن لە شوێنەکاندا هەن پێویستە بە ئاگاداری و مامەڵەی لەگەڵدا بکرێت. لیژنەکانی ئێوە چۆن سەرپەرشتی دەکەن لە ئێستادا؟ سڵاوتان لێبێ ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی ئەو ڕێنمانەی کە بۆمان هاتووە بۆ دوکانناران و بۆ سوپەرمارکێت و بۆ گەنجینەکان و بۆ سەرجەم شوێنەکان کە هاوڵاتیان پێداویستی ڕۆژانی خۆیان لێوەرەگرن ئێمە ئەبێ ئەو دوکانانەمان لە ساڵی پارەوە ئاگادار کردوتەوە چەندەها شوێنیشمان داخستووە کە بۆ نمونە ئاو شەربەت ساردی دۆ ئەم شتانە هیچی نابێت لەبەر دوکانەکەی بێ یعنی تشکێتاو لی بە ئەبێ هەمووی لە ژوورەوە شوێنی فێنێک بۆی دانرابێ لەبەروی خۆدا نەزان ئەو مادە خۆراکیانە ئەو مادانەی کاخورێتەوە هاوڵاتی خواتەوە بەو تشکی خۆرە ئەو بە خۆراکی لە دەزایات و وابێتە هۆی مای نەخۆشی بۆ هاوڵاتیان لەبەرەوە ئێمە لە ساڵی پارۆ چەندها شوێنمان داخستووە کە ئەو مادە خۆراکیەکانیان لەبەر دوکانەکانە دانا و ئێستا هەمویان پابەندی و ڕێنمانن و هەر کەسێکیش بزانین هەر مادەی خۆراکی لە دەرەودانێ ئەوە ئێمە پسڵی سەرپێچی بۆکەین و شوێنەکەی داخین. بەڵێ بەپێی گەڕان و بەدۆداچوونی ئێوە وەکو لیژنەکانتان سەرپێچیکردن یاخود پابەند نەبوون بە بڕیارەکانی ئێوە بە ڕێژەی بەرچاو کەمی کردو یاخۆ زیادی کردو خۆی یەکەوێتە سەر هوشیاری ئەو کەسانی کە لەو شوێنانە ئیشەکەن. ئێستا ئێمە کاچینە شوێنەکەەوە ئەو ڕێنمانەی پێین هەم بۆ مەسلحەتی خۆیەتی هەم بۆ تەندروستی هاوڵاتیانە لەبەرەوە زۆربەی شوێنەکان کە ئێمە چوین سیرەکەین پابەندی ڕێنماکانن بە زەندێک کات بەداخەوە لە هەندێک شوێنە سیرەکەین ئەو کەسانە مارکێتێکی هەیە سەوت مارکێتێکی هەیە ئەو ڕێنمانی کە یاومانەتێ سیرەکەین جێبەجێ نەکردووە لەبەرەوە دووچاری لێپرسینەوە بێت پسڵی سەرپێچی بۆ کرێ غەراماکرێت جاری واکە داخستن جاری واکاتە محکەمەش. بە سەرپێچیەکان تا ڕادەیەک کامەیانن زیاتر کامیان ڕۆبەڕووی دوکانارەکان ئەکسپایر ئێمە کێشەیەکمان هەیە ڕۆژانە لیژنەکانمان کاچنە شوێنەکانەوە کامەش هەم کەم تەرخەمی ئەو کەسانێک کە لەو سوپەرمارکێتانە ئیژەکەن لەبەروی ئەبێ ئەوان بەردەوام چێکی شتەکانیان بکەن چکای ئێمە ئێستا چوونێتە سوپەرمارکێتەوە سیرەکەین کە جێگای دەستخۆشیە شوێنێکی داناوە بۆ موادە ئەکسپایرەکەی کە لیژنەکە چێڵێمان هەمووی خۆم دامناوە ئەکسپایر ئێستا من بڕارێکیشمان هەیە وەکو جاران نییە کۆمپانیا وەریگرێتەوە هەر شوێنێ بزانین ئەکسپایری هەیە پسۆڵی شینێ کە ئەمە لەلایەن چاودێری بازرگانیان لایەن ژناوبەشەکانەوە دەستی گیراوە بە سەرای بن بەڕاتیمان لێ تەلەفیەکەین لەبەرەوەی کێشەیەکمان هەبوو جاران چەندها سکاڵە هەبوو کۆمپانیەکان کە و مادانیان لەبەردەوە ئایان و تێکەڵەکرێتەوە یان نەخرێتەوە مادەکان و یان شتەکانەکە لەبەرەوە ئێستا ئەو کێشێشمان نێشتووە لا شوێنەکە موادێکی ئەکسپایر هەبێ کە دانرابێت بە کۆمپانیا ئێستا دەزەگیرە بەسەریا پسڵی ڕسمی ترێتە لەبەرەوەی کۆمپانیا بۆی بزانێ ئێمە وەکو چاودێری بازرگانیە وەکو لیژنەوەبەشەکانم خواردنانە براوەتەوە بۆ چاودێری بازرگانی بۆ لیژنەی تایبەتیشمانەیە تەلەفیەکەی. بەڵێ کاک سۆران باست لە خواردنانە کرد کە ماوەکەی بەسەرچووە خواردن هەیە لە دوکانەکاندا دەدرێت ئەوەندە ماوەکەی نزیکە لە بەسەرچوون نرخەکەی تەواو هەرزان ئەکەن بۆ ئەوەی کەلانی کەم زەرێکی زۆر نەکەن ئەمە دیسانجاری کە ئەفرۆشرێتەوە بە هاوڵاتیان ئایا ئەمە زیانی نییە؟ بەپێی ئەو ڕێنمانی کە هەمانیانە وەزاری تەندروستی و بەپێی مواسفاتی عێراقیش هەچ کاتێک ئێمە چینە شوێنەکە بۆ نمونە ئیمڕۆ 90 حوتە ئەو لیژنەیە کاتێ دە شوێنەکە سیرەکە مادەیەکە بێت 90 حوت بۆی نییە بگیرێت تا 12 شەو ینی ڕۆژی دوای بۆ هەیە بەڵێ ینی تا 12 شەو مەفعولی ئەو مادەی هەیە بەس ئێمە کە بۆ تۆ ئاماژەم پێ دەستخۆشی لەو شوێنە ناکەین جاری وایە 5 ڕۆژی ماوە لای بردووە لەبەرەوەی تۆ لەوانەیە مادێک بریتە ماڵەوە 6 پارچە پسکیتە لەوانەیە بە ڕۆژی هەمووی نەخورێ یان بە دوو ڕۆژ هەمووی نەخورێ لەبەرەوەی کێتە بابی ئەکسپایرەوە سیرەکەی ئێستا ئەو مادە ئەو شوێنانە بە شێوەیەکی بەرچاو ئەم شتانە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و ئێمە وەکو دەسەڵاتی کە پێشمان درراوە تاو کاتا توانین بۆ نمونە توانین 20 مانگ بگیرین 90 مانگ بۆمان نییە بگیرین بەپێی ڕێنماکان بۆیە ئێمە ئەو دەسەڵاتی کە پێمان درراوە تەنها بەپێی ئەو ڕێنمانی شەکەین کە لەلایەن وزارەتەوە بۆمان درراوە. ئەو خواردنانەی کە خواردپیان دەوترێت خواردنی قوتو لە قوتوکراو ئەو خواردنانە تاشن ئێوە ئەگادار بن زیاتر بەسەر ئەچن و هاوڵاتیان تووشی مەترسی ئەبن لێوەی ئەو خواردنی قوتوەکان ئەوانە قوتو بەدی پێڕین
لە هەموو شوێنەکە هەیە لە هەموو وڵاتێکە هەیە ئەمە بەپی مواصفات یەتە وڵاتەوە بەپی مواصفات عێراقی بۆ نمونە لیبڵەکەی ئەکسپایرەکەی ئەو مادانی کە تایەتی ئەو ڕێژەی شتانی کە دانراو بەپی مواصفاتە شیمیایی فیزیایی کە هەیە ئەمانە هەمووی لە سنوورەکان پشکنی وردی بۆکرێ و ئێمە جاری واشە سیرەکەین کە چوونە سێنەوە سیرەکەین ئەو شوێنە خەزنی تەواو نبووە سێرەکەی مادەگە کە ڕووی کردووە پەنیرە لە قوتووە کە ڕووی کردووە خیارشوەرە سەرێک کە ڕووی کردووە ئەمانە هەمووی ئێمە بە دۆچنی گوڵدی بۆ بگەین هەژ مادەی خۆراکیش بینین کە من لێرە شۆ دەستخۆشی لاوەڵاتانی شاری سلەیمانیەکەم کە ئێستا بە شوێکی بەرچاو ئیتیمان بە تەندروستی خۆیانێن و بوونەتە چاوی دووەمی ئێمە لە شوێنەکە مادەی خۆراکی بێنن یەکسەر پەیوەندیمان پێواکەن ئێمە دەزەگرین بەسەر شتانەیە و دوای ئەو پشکینێکی وەردەگرێتە بۆ مادانە ئەگەر لە پشکینا دەرچوو ئێمە ینە بە خاوەن مارکێتەکە کە بیفرۆشن ئەگەر دەریش نەچوو ئەوە ئێمە هەڵەسین بە حیجزکردنی و غراماکرێت و تەلەفەکرێت کەواتە ئەگەر خواردنەکە ماوەکەی مابێتی تاریخەکەی تەواو بێ بەڵام تێکچوو بێ دوکانارەکە بەرپرسیار نابێت تا ئەو کاتەی ئێوە ئەو کاتی کە هاوڵاتی بەکارێن شکا منە بێت چێکی شتانە بکرێتەوە لەلایەن ئەو مارمون بۆ نمونە مادەیەکی ئەبێ لە دەرەجەی 20-25 حەفظکرێ سێرەکەی لە شوێنەکەیە لە 5 دەرەجایە لە حەڤە لە سیایە لە 45 ئەمە وا کات ئەو مادەیە بە شوێکی بەرچاو ینی تەبەخورکە لە ناو خۆیان یان ئەو کەڕوو کەشتانی کە هەیە دروستی کات ئەمە بێت هۆی ئەوەی کە ئەو مادێ بە کەڵکی خواردنێ لەبەرەوە شێوەی خەزنکردن ژێچێکە لە هەرە شێوازە جوانەکان بۆ ئەوی ئەو مادانە بە شوێکی تەندروست بێنەوە دەستەکانە خۆش بێ نانەوەخانەکان کە سەرچاوی زۆرێک دابینکردنی زۆرێک لە ژەمەکانی هاوڵاتیانن هاوڵاتێکی زۆر ڕۆکاتە نانەوەخانەکان بۆ وەرگرتنی نان ئەگەرچی سعرەکەی زۆر گۆڕانکاری بەسەردا دێت بەڵام با ئێمە باسیەوە بکەین تا چەند ئێوە توانی وتانە چاودێریان بکەن لە ڕووی بەکارهێنانی ئاردی پاک و خاوێن ئەو کەرەسانی کە بەکاریهێنن لە ناو نانەوەخانەکاندا سەرجەم نانەوە سەموخانەکان کێشەی زۆریان هەیە ئێمە چەند جار هاتوونەتە لامان بە دەستخۆشیەوە لەلایەن سەرجەم لایەنە پەیوەنددارەکانەوە ئەو کێشانی کە لە توانامان هەبوو ماحل کردوون بەس بەداخەوە ئەم بۆ یم قەیرانی ئۆکرانیا و رووسیاوە ئەوە بوو لە ماوە پێشوە کێشەی ئار بە شوێکی بەرچاو و نرخی ئار بە شوێکی بەرچاو بەرزبوونی بەخۆ بینی ئەوان چەند جارە داوایان کە ئێمە هەندێ دعم هەیە بۆیان بکەین بۆ نمونە غازیان بۆ دابینکەین بۆ نمونە کارەبایان بۆ کەمکەینەوە ئیتر ئەو شتانی کە هەیە بۆیان بکەین بۆی بتوانن ئەوانش بۆ نرخی کە هەیە کە ئێمە بۆ ماداناون بۆ نمونە جارە هەژنان بە 1000 دینار بۆ کێشی 120 غرام ئەو بوو کە لە ماوەی پێشوە نرخی ئار بەرز بوو بە 100 غرام 100 غرام بوو 6 بە 1000 دینار و هەندە شوێنی ئێستا 8 دانەیەن بە 1000 دینار لەبەرەوە ئەو ئاردەشی کە بەکارێن هەمووی بە شوێکی تەندروست پشکنی بۆکرێ وەش مادەی خۆراکی وەکو ئاماژەم پێیا بۆ نمونە چکە ئارتی چەکە لەو مادانەی کەز و ئەسپیەکات تەلەفە بێ ئەوان ڕۆژانە بەکارێن و ڕۆژانە سەرفیەکەن ئەگە بزانین هەر شوێنێکی لە گەنجینەکانە وەکو ئاماژەم پێیا کە لەژنەکانمان سەردانی و شوێنانەژەکە گەنجینەکانی خۆراک تربرنجی تایە زەیتی تایە ڕۆنی تایە ئاردی تایە ئەمان هەمی لەژێر چاودێری ئەمان ئەگە بزانین هەج مادەی خۆراکی لەوانە ئەسپی هەیە یان بە کەڵکی خواردنە دەزەژیرە بەسەری بەڵێ کاک سۆران ئێستا بەشێکی با بڵێن ڕێژەیەکی باش لە هاوڵاتیان لە ماڵەوە کاری خواردن دروستکردن دەکەن یاخۆت ئەم بابەتی شیرینی و کولیچە ئەو بابەتانی کە دروستەکەن کە ئەمەژێکێک لەوانی کە ئاردی تا بەکاردێت خورما و چوزانم گوێز و ئەو بابەتانی کە ئەگەری بەسەر چوون و خوانەخواستە کرم و شت هەیە لە ناویە پێم وابێ لە لیژنەکانی ئێوە ماوەیەک پێش ئێستا دەستیان گر بەسەر بەڵێ بابەتێکی وایە کە گوێز و بابەتەکان کەرەستەکان هەمووی کرم بوو ئێوە چی ئەەکەن بۆم بابەت ئەبێ هاوڵاتی زۆر ئاگادار بێت لەو مادانی کەی کڕێ ینی تۆ هاوڵاتیەکی ئەچیتە شوێنەکە و سێرەکەی ئەم شوێنە شیرینیە مواسەفاتی تیا هەیە هەمویان هەوی تەندروستیان هەیە بە شوێکی تەندروستدانراوە لە بەڕادایە لە جامخانەیە ینی تۆ ئەوە هەیە بۆچیتە ماڵێکە شتێکە کڕی ئێمە دەست ناخێن ڕستی ئەوانەوە ئێمە چەنەها جا کە چون سێرەکەنەوە گوێزێکە بەکارهێناوە خراپ بووە سێرەکەی ئەو ئاردەی بەکارێنە خراپ بووە دوای ئەوە ئێمە ئەو شوێنانە هەمووی مەمنوع نابێ ئیش لە ماڵا بکرێ تەنها ئەو شوێنانی کە ماپی مواسەفات هەیە لەلایەن وەزاری تەندروستی و ڕێگەپێدانی تەندروستی و وڵاتیان پێدرێ ئەمانە ڕێگەپێدراون لای ئێمە ینی تۆ ئەو سەرچاوی ئەو خۆراکەی کەیت بۆ نمونە ئەی کاتە پاکێجێکی پاکەتێکەوە هیچی لەسەر نییە ئەمە ئەبێ هاوڵاتی زۆر وشیار بێ لە کڕینی ئەو مادانە تۆ ئەچیتە شیرینیەکە و پاقلاوەخانەیەک و ئەمانە هەمووی بە شوێکی تەندروست مادەکان دانراوە تۆ پارەی بەڕسق پارەی بۆ خواردنە پشتێکی تەندروستی ئەی مەیە بە شتێک سەرچاوەکەی نەزانراو بێ
لەبەرەوە ئێمە بۆیە لێرەداوە لە هاوڵاتیانەکەین هەج مادێکی خۆراکێک لە خاستن لەم کاتانەیە کە ئێستا خۆتان نەزانن ئەم کولێرەی لە ناوایە کۆرۆنا لە ناوایە هەندێک نەخۆشی تر هەیە کە بەس کرشون و ڕشان و ئەمانە دەستی پێکردو ئەمانە لە ناوایە ئەبێ هاوڵاتی زۆر پەرۆشی تەندروستی خۆی بێت بێگومان وایە خواردنی سەر عارەبانەکان کێشەیەکی گەورەیە بەڕاستی ئێمە زۆر ئەناڵێنین بەدەستخوانی ڕێژێکی بەرچاویش زۆر خراپە لەبەر ئەوەی تۆ وەرە سەیریکە لەبەر ئەم هەتاوەیە ئەم خواردنە دروستەکرێ دوای ئەوە ئەو کارمەندی لەوێ زۆربەی شوێ کەسەکانیان زۆر بە ناڵم هەمویان هەوی تەندروستیان نییە اینجا سیرەکەی ئێمە چەند جار کە چوونە دەسەر شوێنەکان ئەو شتانی کە بەکاریان هێناوە خراپ بووە مەرجی تەندروستیتیان سەرچاوی نەزانراوە ئەمەش کێشەیەکە یعنی بەڕاستی ئێمە لە چەند هاوڵات چوونەتە ئەو شوێنانەوە سێرەکەین ئەم هەموو عەربانێش دانراوە بە شێوەیەکی تەندروست تیمی تەندروستی هەیە لێوێ سەرپەرشتیانەکە هەموو شتێکی لێ دەشۆری لێ شتی لێ ئەمانە ئێمە بەداخەوە تا ئێستا ئەم شتانان نەکراوە لێرە ئەمیش ئەینە شتێکی لەسەر هاوڵاتی بەس چیەکەی تۆ ئێستا هاوڵاتیەکی زۆر ڕووی گردە شارەکەمان گەشتارێکی زۆر هاوڵاتی شارەکەمان پێویستیان بۆ خواردن و خواردنەوەوانەوە هەیە بەس ئێمە داوایان لەکەین کاوانش پابندی ڕێنمایەکان بن چونکە ئێمە کاچینە شوێنانەوە هەم داوای هەوی تەندروستیان لەکەین هەم داوای سەرچاوی وەسڵی خواردنانیان لەکەین کە کڕیانە بۆ بزانین ئایا ئەشێ بەشێ بدرێ بە هاوڵاتیان ناش کاک سۆران بەشێکی زۆر لەو کەسانی کە عەرەبانە بەکارهێنن بۆ خواردن فرۆشتن بەشێکی بەرچاو ڕێژەیەکی بەرز لە بەشەوان لە زۆر شوێنی شاری سلێمانیدا هەیە ئێوە لیژنەکان بەشە و بابلین چاودێریان دەکەن دەگەڕێن بەسەریاندا بەڵێ لیژناوە بەشەکانمان هەیە لیژنەی شەوانمان هەیە لیژنەی ڕۆستۆرانت و چێشخانە و کافتریا شتەکان ئەمانە بەڵێ هەموو شەوێک بە پێ و شوێنی کە دەرەچن بۆ نموناگە بچنە سەوڵەکە سەرجەمە و کافتریا و ئەو عەربانان بەسەرەکەنەوە بچنە بە دەرگی سەرا بەهامان شێوە بەسەریانەکەنەوە بچنە شوێنەکانی بەسەریانەکەن لەبەرەوە هەمووی لەژێر سەرپەرشتی ئێمە هەیە بەس بەداخەوە هەندێکیان پابندین کە لەبەر ئێمە چەند جارێکی فشانمان ناوە بە پێی ئەو ڕاگەیاندانی کەلامانە و وشاریمانەوە بە هاوڵاتی کە بەم شێوەیە ئەم خوانانە دروستەکرێت و ئەویش دەکرێتە سەر هاوڵاتی کە ئەو خوان نەخۆ کاک سۆران بەرزبوونەوەی نرخ و دیاری نەکردنی نرخ بە شێوەیەکی گشتی بە هەمووان بە هاوبەشی بە یەک جۆر نرخ دەچیتە دوکانێک نرخەکەی جۆرێکە دەچیتە تەنیشتی نرخەکەی جۆرێکی ترە چۆن توانێتانە باڵانسێک ڕاگرن لە نێوانیاندا نرخێژەکە لە ئیشە سەرەکانی ئێمە ڕۆژانە نرخ وەرەگیرێ سەرجەم پێداویستەکانی ڕۆژانی هاوڵاتیان ئیتر هەمووی تیاهەیە لە شەکر لە بەرژ لە زەید لە ڕۆن لە تایید لە مریش لە گۆش ئەمانە هەمووی تیا هەیە ئێمە ماگانەش نرخی شتەکانی تر ژیرێتەوە و دوای پێش بۆنەوە ئاهانگان بە هەمان شوێنە وەرە ژیرێتەوە چکە شتێکی باو هەیە لە هاوڵاتیان لە کاتی ژنەکان ئێمە چەند جار چونتە بازارەکانەوە ئەو نرخانی جاری وا هەیە لە ژنەکانە هەرزانی بەخۆ بینێ لە کاتیرا نایبینێ لەبەرەوەی چکە ئەم بازرگانانەی ئێمە ئێستا هەرزان بازارمان هەیە سێرەکەی لە کۆمپانیەکە بە نرخێکە و لە نرخی کۆمپانیا هەرزانی فرۆشی ئێمە ڕۆژانە ئەو داشکانانمان بۆیە بۆ چاودێری بازرگانی کێمەی سەرپەرشتی و داشکانان ناکەین یعنی سێرەکەی لە کۆمپانیا بە 9000 کرد یا بە 8000 بۆ کاری ئەمە چییە ئەمە جۆرێکە لە ڕاکێشانی هاوڵاتی بەڵێ جۆرێکە تیجارەتێکی تازەیە کە ئەمە 20 مادە لەوانەیە بکات لەو مارکێتەیە تۆچی لەوانەیە 50 مادە بکڕی لەوانەیە 20 ماسی مادە بکڕی دوو مادە لەو شتانە بەرکەی ئەمە یەکێکە لە جۆرەکانی مارکتینگ ئێستا بەکارێن ئێمە دەستخۆشیان دەکەین لەبەرەوەی ئیسفادێکی زۆری هەبووە بۆ دابەزانی نرخەکان و ئێمە سەپاڵ پشتێکی باشی ئەو شوێنانین چکە ئەو نرخ دابەزێن نرخ بەرز ناکاتەوە و ئێمە لەم کاتەشە نرخەکان بە شوێکی بەرچاو دابەزینی بەخۆوە بینیوە لەبەرەوەی ئێمە کۆماژەم پێ ئەو لیژنەیەمە کە سەردانی شوێنانەکە سەبەبی ڕئیسی دابەشکردنی بەشە خۆراکی هاوڵاتیانە ماگانە کە ئێستا من سەرپەرشتی بەشە خۆراکی هاوڵاتیانی ژەکەم بەڕێوەبەری ئێ بەوکالەت باسی ئەوش ئەکەین بێگومان بەڵێ ئەو یەکێکە لەو کێشە ئێستا بە شوێکی بەرچاو خواردنێکی زۆرێتە ناو بازاڕەکانەوە کاک سۆران ئەو کەسانی کە ئەو دوکانارانی کە نرخ گران دەکەن بە چاو دوکانەکانی ترە ئێوە سزاتان چییە بۆ یەکسەر داخستنە ئێمە بۆ نمونە هاوڵاتێکە چێ برنجێکەکرێ لە برنجەکان ئەگەر لەم برنجە لە عینەن ئایتم لە عینەن کوالیتی لەم مارکێتە بە 10000 بوو مارکێتێکی تر یای بە 11000 یەکسەر داخستنە سڵی بۆ ناکە لەبەرەوە گرانفرۆشیە ئێمە چکە نرخەکانمان لایە لەبەرەوە ڕۆژانە کە لیژنەکانمان نەچێت ئەبێ نرخەکان هەڵواسرابێت منیش ویستم ئەو پرسیارە بکەم مەرجە نرخەکان هەڵواسرابێت لە دوکانارەکان مەرج هەڵناواسی نەچێمە چەندەها شوێن پسڵی سەرپێچی بکرەوە لەبەرەوەی نرخی هەڵناواسیوە لە سەوزەیە لە میوەفرۆشە لە مارکێتە لە ڕێستۆرانتە تۆ دەچیت لە ڕێستۆرانتێک داوای مینۆکەیت بەڵێ بێگومان لەوانەیە ئەو پارەی بە پێگیرفانی خۆت خواردنەکە داوا ئەەکەیت لەوانەیە دەخواردنێ داواکەی بای 50000 پارە لەبەرەوە ئەم مینۆیە ئەوێت لەسەر هەموو مێزەکە بێت
ئەبێ بۆ بێنن ئەو مینۆ نەبێ ئەبێ بە کوردیش نووسابێ یەکێک لە شەرتەکان ئێستا بە کوردی نووسابێت چکات جان هەندێک خواردن هەیە هاوڵاتی ئەمە پێی نامۆیە لە وڵاتانی بێگومان تازە لەبەرەوە ئەو مینۆ شەرتی ئێساسی ئەچیتە مارکێتەکەەوە چەند هزار ئایتمی هەیە ئەبێ هەمووی نووسابێ ئێمە مارکێتمان داخستوە لەسەر ئەوەی بۆ نمونە نەخوێتی لەسەر زەیتە نووسیدی 3000 دینار لە کاشێرەکە چواری نووسیوە چواری وەرگتوڵاوە لەسەر داخستنی بۆ کراوە لەبەرەوە ئەو نرخە ئەبێ عینەن ئەو نرخەبێ کە چکایمە 50 ئایتم وەرەگیرێ کاچی لەو سەبەر مارکێتانەوە عەربانەیە هێنین 50 ئایتم وەرەگیر ئەدرێتەوە لە کاشێرەکان ئەبێ عینەن ئایتم عینەن نرخ نووسرابێکەوە ئەمە ژارێکی تر هۆشیاری هاوڵاتی گرنگە کاتێک کە وەرەقەی کاشێرەکە وەردەگرێتەوە لای بێت و لانی کەم بەراوردێ بکات زۆر زەرورە لەبەر ئەوەی تۆ جاری وا هەیە سێرەکەی لە کاشێرەکە نرخێکە لە ڕەفەکە نرخێکە ئەمە فیڵە لە هاوڵاتیەکری ئێمە چەندها شوێن هەیە ڕێستۆران بۆ خواردن و خواردنەوە بووە هاوڵاتی سەیری کردووە لە مینۆکە بۆ نمونە پەرداخی شەربەت 4000 و 7000 نووسراوە ئەمە غەشە لە هاوڵاتی کرا بێگومان یەکسە داخستنی بۆ کراوە زۆر باشە ئێستا و ساڵانی پێشوە کرێ بڵێن هۆشیاری هاوڵاتیان تا چ ڕادێک فەرقی کردو لە ڕۆی ئاگدارکردنەوەی ئێوە و کولیژنەکان ئاگدارکردنەوەتان سەبارەت بە با بڵێن بێکواڵێتی خواردن نرخی گرانبوون تا چەند جیاوازی هەیە لێرە و دووبارەیەکەم و دەستخۆشی لە وڵاتانی شاری سلەیمانیەکەم لەبەرەوەی ئێستا بوونە چاوی دووەمی ئێمە و ڕۆژانە پەیوەندی تەلەفۆنیمان پێوەکەن و چەندەها جار هاوڵاتی هاتۆ دایرەکەمان بەڕۆبەراتیمان بە نووسراوی ڕسمی داوای کردووە کە لەو شوێنە بۆ نمونە گرانفرۆشی هەیە موادێک ئەکسپایر هەیە و هەمووشی ناوێن لای ئێمە پارێزراوە تا ئێستا ناویەک هاوڵاتی نەدراوەتە بۆ کەسی کە شوێنەکە سکاڵی لەسەر کراوە لەبەرەوە ئێمە دڵنیاین بە هاوڵاتیان کە ناوەنە لای ئێمە پارێزراوە و دەستخۆشی دووبارەیان لێکەمەوە لەبەر ئەوەی کو ئاماژەم پێیا هاوکارێکی زۆر باشی ئێمە و جنابەشەکانە زۆر باشە دەستیان خۆش بژمارە مۆبایلێکێک تەلەفۆنێک هەیە بۆی کێوە بڵاوەکەین و 4 ژمارە مۆبایل بڵاوەکەینەوە سیانیان ژمارە ئەوە فریە GCCە هەموو هاوڵاتیە دەتوانێت پێوکە ئەوم پێی بێماکەن ژمارە 1970 ژمارە 1970 ژمارە 1970 ئەم 4 ژمارە لە خزمەتی هاوڵاتیان لاچ کاتێکا بوو شەو بوو بەیانی بوو عەسر بوو ئێوارێ بوو پەیوەندیمان پێ بکەن بۆی ئێمە دەست بەجە تیمەکان بێنین بۆ شوێنانە کەواتە هاوڵاتیان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەوە ئێوە ئاگادار بکەنەوە بۆ هەر ئاگاداریشمانەکەنەوە زۆر باش ئەوە جێی دڵخۆشیە بێگومان کاک سۆران ئێوە ئێستا بەڕێوەبەری بەشی خۆراکن بە وەکالەت بەڵێ لێستەدا جیاوازیەک هەیە لە با بڵین هاتنی خۆراک بۆ هاوڵاتیان خودابشکردنی خۆراک بەسەر هاوڵاتیاندا چەند مادێک لە خۆراکەکان زیادی کردووە ئەمە وای کردووە کە سوودێک جارێکتر بە گشتی بە هاوڵاتیان بگەێنێت لە ڕووی هەرزانی نرخ و جۆری نرخەوە من بەداتا لامە ئێستا زۆربەی بازرگانەکانی لەلام کەشتەکانیان نافرۆشت بۆچی بۆ نمونە تۆ هاوڵاتێکی 5 نەفرن لە ماڵەوە 15 کیلۆ برنج وەرەگیری 5 زەیت وەرەگیرێ 5 کیلۆ شەکر وەرەگیرێ 2 کیلۆ و فاسۆلیا وەرەگیرێ 2 کیلۆ و تۆشا وەرەگیرێ 2 کیلۆ و نیسک 45 کیلۆ ئار دەدرێت بە هاوڵاتی ئەمە بمان نەمانێت تاسیری زۆری کردوتە بازاڕەکان بۆکو ئاماژەشم پێ زۆربەی ئەو مادانەی کە ئێستا دابەژەکرێت کە بەدەستخۆشیەوە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراق و لە بودجێ حاکی مادرێت بە هاوڵاتیانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانی بەشێکە لەو بودجێ حاکمی کە بۆمانێت مانگانە ئێستا سەلەی 5 دەوزیاکەین ینی 5 مانگە ساڵی پار هەموو 4 بەش تەوزیعکرا بوو ئێستا و مانگی 5 مانگی 6 5 حەسە تەوزیعکرێ مانگی 7 حەسە تەوزیعکرێ لامان کە ئەمە دەستخۆشیە بۆ وەزارەتی بازرگانی عێراق و وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان کە بە هاوکاری لەگەڵیانە ئەم تیمانەی ئێمە و خۆراک تیمەکانی خۆراک و ئەمین مەخزنەکان و ئەمانە کە بڕوا بکە بە ڕۆژی جەژن لە دۆمڕووی جەژنەوە کە خەڵکی لە سەیران و لە گەشت و ئەمانە بۆ ئەماناتونەتە واستاوە بە دابەشکردنی خۆراک بەسەر بریکارەکان و بۆی هاوڵاتی ئیسفادە بکە لەبەرەوە هەم نرخەکانیش لە بازاڕە تا بۆزانوە یعنی بۆ نمونە کارتۆنێ زەیتی دار کە لە باعەکات تەوزیعکرا لە کاتی شەڕەکەی ئۆکرانیا بە 63000 دینار بوو ئێستا بۆ 49000 دینار یعنی 13000 دابەزی مادەکانی تریش بە هەمان شێوە دابەزینی بەخۆ بینیوە یان هێشتێتی و نرخەکە بۆ خۆی ماوەتەوە کوالیتی خواردنەکان مادەکان هەمووی باش و ئێمە بەدەل لەوەش بۆی هەم بۆ دڵنیای خۆمان
لا بغا ككواليتي كنترولي بغا فحسبوا ماداناكا اما كيتا ايرش بهمان شيوا لجاري كتر لا بخبا او ماديته وزعنا كريتا بشكيني بولا كريتا زور باش دوجا بشكيني بو كريتا يشك لا بغا يشيل سليماني لا هو خبا دو او كبشكيني كما بواتو چكا بونو منا كشيغا ولا سر زيتكا بلا منش بيستم باسي او كم كبونيكي زور ناخوشي هبو كنا عدت واندرا بكار بهندي بشكيني ما بو كردوا هيج ولا كشي كينيا درت ولا بشكيني كانوا ابي هولادي بكاري بيني هو كاري او بونا چيا كاك او بونا اوي كاما چكا ما ايش بشكينك بله اگر بیوتە ناشێ بە خواردن نەمانێت تۆزاکرێت ڕاستە بەس کامیسی شیاو بە خواردن هیچ کێشەیەکی نییە ئەوانی کە ئاماژیان پیاوە بە حساب سۆی تێکراوە لە جیاتی ئەو گەنمەشان شتانی خۆیان کەواتە شیاوە بۆ خواردن بەڵام تەنها ئەوەیە کە بۆنەکەی من خۆم لە ماڵە بەکارم هێنا یەکەم جار بۆ ئەو زەیتەم هەڵبشڕە بەکارم نام من کوڕەکەم ڕای کردی دایکەوە ماسی سوورەکەی تۆ ناڵان خواردنە بە تامی ماسی بە بۆنی ماسی زۆر ئاسایی و هیچ کێشەی نییە زۆر باشەکەەوە تا هاوڵاتیان جارێکی تر دڵنیا بن لەوەی کە خواردنەکانی کە پێی دەڵێن بەشە خۆراکی بایعی کوالیتیان زۆر باشەوە بۆ بەکارهێنا شیاوە بڕۆ فاسۆلای لە ئەرجێنتینە بۆ ماناتوە تێگەی برنجەکە لە تایلاندە بۆ ماناتۆ دوێنێ یعنی بەڕاستی نیعمەتێکە خوایەتی بەم شەخوا کەمی نەکە ئیشەڵڵا ئەو بەردەوام بێ لەبەرەوەی خۆتان نەزان قەیرانێکی زۆری خواردنەیە لە جیهانە ینی ئێمە ئێستا بۆی بەشە خۆراکەوە ینی من باداتاکانە پێ بڵێم 23,000 تەن گەنمەکرێ بە ئارد 6,216 تەن برنج و ئەدرێ بە هاوڵاتی 2,800 تەن شەکر ئەدرێ بە هاوڵاتی 2,183 تەن زەیت دەدرێ بە هاوڵاتی 1,025 تەن دۆشاوە دەدرێ بە هاوڵاتی ئەمە بە سلەیمانی ئەگەری کەمبوونەوەی و بەش مادە خۆراکیانە بەشە خۆراکانە نییە زیاکرێت بە حساب ماوەیەکی ترا چاو هەندە شیری مناڵەمانەژێتە سەر ئینشاءالله زۆر زۆر سپاس دەکەم کاک سۆران زۆر سپاس بۆ کاتێکە بە ئێمەت بەخشی دەستخۆشی لێوە کەم دەستخۆشی لە ڕاگەاندنەکان پێم خۆشە دوا ئامۆژگاری خۆت بۆ هاوڵاتیان لە دەستخۆشی لە ڕاگەاندنەکەم کە لەبەرەوەی ئێستا بوونەتە هۆی وشیانی هاوڵاتیان بە شێوەی گشتی و لێرەش دووبارە یەکەمەوە هەشت سکاڵایەکە بوو لەلایەن هاوڵاتیان و لە هەر شوێنێک ئێمە ژمارە تەلەفۆنانەمان بڵاو کردەوە لە خزمەتی هاوڵاتیان هەشت کاتێک زۆر زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ بە هیوای بەرداوامی و ماندوو نەبوونتان کە ئێوە بێگومان لە هەموو کاتە سەختەکاندا ئێوە لە دەرەوەن و هاوکاری خەڵکن منە بینم لە کاتی جەژن و بۆنەکانیشدا خەڵکی لە جێوێکی تایبەتدان بەڵام ئێوە لە سەر شەقام و دوکانەکانن بۆی کە نرخی هاوڵاتیان یاخود کوالیتی خواردنەکان باش بن دەستان خۆش بێ و ماندوو نەبن عزیزان و خۆشەویستانی ئێمە پرۆگرامی ئەمڕۆمان هاتە کۆتایی بۆ هیوایی کە هەمووان سەلامەت بن و پێش هەموو شتێ بیر لە تەندروستی خۆیان بکەنەوە لە کاتێکدا کە دەچنە بازاڕیکردن بزانن ئەو خواردنە یاخود ئەو مادەی کە دەیکڕن کوالیتیەکەی چۆنە بەکارهێنانی چۆنە و نرخەکەشی ئاگادار بن زیاتر لێ نەسەن سپاس بۆ ئێوە هیوادارم دوکاندارە بەڕێزەکان لە ئەس بەرپرسیارەتیدا بن و هاوکاری هاوڵاتیان بن تا بەرنامەیەکی تر و پرۆگرامێکی تر شاد بن